لەسەر فەلسفەی دین قسە دەکەم نەک لەسەر قیراعەی چەند کەسێک ئەمە ئەو پەتایە کە بیدایەت پێیا بوتیانە مەعەزابی خوایە باشە بۆ سڕینی کافراتوە کە ١٧٨ ملحیدە کە گەیشتە دوێلی موسڵمانەکان وتیان نەخێر ئەمە شەهیدە بین من بەداخەوە ئێوارەیە تەلەفۆنێکم وا لە لای برادێکی عەزیز وتی دایکم کە بە تەمەند چووە چەند نەخۆشیێکیشی هەیە ئەڵەیە کە ئێمە بزانین شەهیدە بین ئێمە بۆ خۆپارێزی بکەین یعنی لەو پلە گەورەترە شەهید ئەی بەداخەوە لە صحیحەین بوخاری و مسلم حەدیسێکی زۆر جوان هەیە ڕووداوێک هەیە ڕێک باسی ئەو حاڵەتی ئێمە دەکا ئیمامی نەوەوی لە ڕیاض الصالحین من کەلام سید المرسلینی ئیگێڕێتەوە کە کورد مەلاکانی کوردی کۆن زۆریان خۆشەوێ ئەو ئیمامی نەوەویە ئەڵێ کاتی خۆی کە شام گیراوە بە قیادەی ئەبوو عوبەیدە عامل ابن جەراح کە شوێنی خالد ابن وەلی دەگرێتەوە و طبعاً ئەو کاتە ئیمام عومەر ئێوێ بە وەفدێکی ڕەسمی بچێ و کۆمەڵێ مجاهید و مسلمانیش ببا کە دەگاتە سنووری شام من ڕیواتێک قسە بە کوردی ئەڵێم کە ئەگاتە سنووری شام ئەبوو عوبەیدە کۆمەڵی خەڵکە نێرێ ئەڵێ با عومەر بزانێ لێرە تاعون بەربڵاو بۆتەوە کە ئەو کات بە ڤایرۆسیان تۆ تاعون و ناوەکە ئاوا هاتۆ تاریخیەن ئیتر عومەر ئیستیشارە دەکاتن بە کیباری مهاجرین و ئەنسار خلاف بەشێکیان دەڵێن با بچین خوا نووسیبی تووشە بین نەینووسیبێت توش نابین بەشێکیان دەڵێن نەخێربانە چین لەبەرەوەی حەدیسێکی پێغەمبەر هەیە ئەڵێ کە تاعون لە جێیەکیدا داخلی مەبن ئەگەر لە ناویش بوون وێنە دەرەوە عومەر دەڵێ من خلافم ناوێ کۆمەڵی عەقڵی قوڕەیشە هێنێ کە کۆن لە جەماعەتی طوڵەقا و ئەوانە ئەیان هێنێ ئەڵێ ئێوە چی ئەڵێن ئەڵێ یا ئەمیرە المومینین بانە چین لەبەرەوەی تووشە بین بۆ بە هەلاکەت بچین ئەمە خۆمان وەکو ئەو ئاەتەی کەوتم ڕۆحی دینە ولا تلقوا بأيديكم إلى التهلكة ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما ها دەیان ئاەتی دیکەشمان هەیە کە باسی پاراستنی نەفسی ئینسانەکاتن باشە دەڵێن بانە چین ئیتر عومەرە گەڕێتەوە کە ئەگەڕێتەوە ئەبوو عوبەیدە عامل ابن جەراح کە لە عەشەرەی مبەشەرەی هەرچەندە حەدیسەکە علامەتی استیفامی لەسەرە ئەڵێ ئەفیرار من قەدەر الله دەرێوە لە قەدەری خوا ڕات کرد عمر بۆیە نووسێتەوە دەرێ لەولا ئەنت دەڵێ قەت نەدەبوایە تۆ قسەی وا بکەیت تۆ سەحابێکی گەورەی فرار من قدر الله إلى قدر الله دەرێ لە قەدەرێکی خوا چینە قەدەرێکی دیکە خۆمان تووشی مصیبەت ناکەین بەڕاستی ئێمە دەبێ ئیمڕۆ تەخەلوق بکەین بە ئەخلاقی عومەر کە بگەڕێینەوە نەچینە بەیت المەقدیسیش بێت تەنانەت نەک مزگەوتێکی لای ماڵی خۆمان بێ و پاشان پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ جوعیلەت لیە الأرض مەسجدا وطهورا ئەڵێ هەموو زەوی بۆ من مزگەوتە ینی کەواسە خەڵکە توانێ شعائری دینی سروتە ئاینیەکان بۆ ماوەیەکیش بێت لە ماڵەوە جێبەجێ بکە کۆڕ و کۆبوونەوە نەبێت من بە ئیجتیهادی متەواضعی خۆم بە واجبی ئەزانم لە کاتی ئێستا بۆ پاراستنی نەفسی مسلمانان نەفسی مناڵەکانمان کە سوکارمان لە ماڵەوە ئەدای عیبادەتەکان بکەین تاوەکو حکوومەت بەڕەسمی وەجیهەی معنی دکتۆر باساک پێمان بڵێ شتەکە تەواوە ئەو کاتە بینە دەرەوە و ئەمەش نەک بەس لە مزگەوتەکان لە کڵێساکان و لە معبەدەکان و لە تەواوی مەراسیمەکان ئێمە گوێم لێ بوو حکوومەتی هەرێم جەژنی نەورۆزی ڕاگرتووە کە گەورەترین جەژنە ئێمە شانازی پێوەکەین باشە